دوای 16 ساڵ شەونخوونی و چاوەڕوانی و ماندووبوونێکی زۆر حاجی ئالان ساڵح دانیشتووی قەزای خەلیفان توانی پۆلی 12 ئامادەی ببڕێت. ئەمەش وای کرد کە ناوبانجی حاجی ئالان زیاتر لە نێو خەڵک بڵاو بێتەوە کە 16 ساڵ کۆڵی نەدا و ئێستا ناوی لە یەکێک لە زانکۆکانی کوردستانیش گەڕاوەتەوە. کاک حاجی سلااوت لێبێت. بەخێر سەد سام زۆر بەخێبن بەخۆتان و ستافە بەڕێزەکەتان زۆر سپاس. زۆر بەخێبن کار ئامادە. باسی ئەوم لەو بکە تۆ 16 ساڵ هەوڵتدا دانەنیشتی کۆڵت نەدا لەوەی کە پۆلی 12 ئامادەی ببڕی. چۆن بوو بڕیاری ئەوەدا کە دەبێت پۆلی 12 هەر تەواو بکەیت؟ پێشەشی بەنای خدای گەورە میێرەبان ئەمن زۆر سوپاسی خوای گەورە ئەەکەم ئەوەی بوویتە قسمەت هەتا ئێستا هۆکاری کۆڵ نەدانیشم ئەوە بووە تمۆعی شادەمە بووە هۆکارەکەش ژنهینان و ژن گواستنەوە و ئەوانە بوو نەمتوانی درێژە بە خوێندەکەی خۆم بدەم لە مەکتەبی ڕۆژێ ناچار بووم چوو مەکتەبێ شەوێ لە مەکتەبێ شەوێش دووبارە لەوێش نەمتوانی درێژە بە خوێندێ شەوێ بدەم کردمە ئیمتیحان تەمهیدی لە ئیمتیحان تەمهیدی وزاری دەستم بە ئیمتیحانەکان کرد ساڵانە جواب مەداوە خولی یەکەم و دووەمەوانە هەتا گەیشتمە ئەو ساڵ 2024 ئینگلیزی ماوە تقریبا 4 ساڵە بی ئینگلیزی جواب دەم و کۆتاییم پێهینا پشتیوان بەخوای گەورە الحەمدولله کۆڵم نەدا. ئەو بازانەی لە دەستی تۆن ئەمە لە ساڵی 2010ەوە تۆ دەستت پێ کرد ئەم ساڵ 2024 دەرچوی چۆن بوو پارێزگاریت لێکردن دەتزانی کە تاخیر ئەبڕی یان چەند ساڵێکیوێ هەتا 12 ئامادەی ئەبڕ بۆیە ئەو بازان هەڵگرتوونیان چۆن ئەو بازانە وەکو یادگاری زۆر خۆشەوێن ئەو بازانە وەکو یادگاریەک گوتم ئەو کاتێک کە دەرەچم ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە لە یادگاری هەم نیشانی منداڵەکانی خۆم دەم هەم نیشانی خەڵکی دەم کە من خاوەنی ئەو هەموو بازانەمە هەر باجەوی ساڵێکە. ئەی هەڵوێستی مامۆستایان چۆن بوو لەوەی کە چەند پاڵ پشتت بوون چیان پێدەگوتی یان هەیە لەوانی مامۆستایەک بۆ خۆشی قسێکی پێ بگوت بای لەوەی کە تۆ ئەوەندە ساڵە جواب دەدەیەوە سەرکەوتو نابێت دەرناچی لە پۆلی 12 چیان پێدەگوتی هەڵوێستیان مامۆستا هەبوو ئەیگۆ چیت جواب مەدۆ ئەیگۆ جێ نەمایە ها تەماشەکە ئەیگۆ جێ نەمایە ئەیگۆت بەلاشە هەناوێتی ئەمیش بەکەینەوە ئەو هایان بەم نەگۆ بەس ئەمن بەردەوام بووم ینی کۆڵ نەدانی خۆم هەر بەردەوام بوو هەر تۆمەعی شادەم هەبوو. حاجی ئالان دوای ئەوەی ئەنجامەکان ڕاگەیەنان چۆن زانیت و ئایا دڵنیابووی ئەو ساڵە کە پۆلی 12 ئەبڕیت؟ وەکو جوابدانەوە بە حیسابی خۆم ناوی لە شێسپێزم کەمتری ناوە ئەو کاتی کە جوام داوە و فکرێ خۆم ئەوە بوو ئەمن هەوسار هەر دەرەچم پشتیوان بەخوای گەورە ینی دڵخۆشەکەم هەبوو. کۆنمرە چەند بوو؟ کۆنمرە 53.71 باشە باسی ئەوم بۆ کەم ساڵ لە ئەنجامی زانکۆلاین ڕاگەندرا دوێنێ ناوت لە کوێ گەڕایتەوە؟ ناوم لە زانکۆی سۆران بەشی دەروون ناسی 2010 تۆ دەست بەوە کرد کە پۆلیش 12 ئامادەی بچێ ناو 12 ئامادەی چەند مناڵت هەبوو؟ ئەو کات یەک منداڵم هەبوو بەێ منداڵەکەم هەبوو سوپاس و خۆی گەورە ئێستا 6 منداڵم هەیە 5 کۆ کچێک. باش کاردانەوەی خەڵک چی بوو دوای ئەوەی کە پۆلی 12 تەواو کرد بە سەرکەوتووی خەڵک چیان پێگوتی کە لە بازار بە حکمیەوەی تۆ پۆلیسی هاتو چۆشی؟ پێشەشی یعنی ئەو خەڵکانە زۆر سپاسیانەکەم هەموو لایەکی هەم مامۆستایەکان زۆر دەستخۆشیان لەم کرد هەم خەڵک و هەم لە سۆشیال میدیاش خەڵکەکی زۆر دەستخۆشیان لەم کرد بوومە نمونێ کۆڵ نەدان لەو کەسانێکە بێ هیوانە هیوادارم بەبێ هیوان نەژن کۆڵ نەدەن لە ئەوەی بگەنە ئاوات و ئامانجی خۆیان. دەستخۆشکار حاجی سەرکەوتووی ئینشاڵڵا. بەڵێ ئەوەی بینیتان گفتوگۆیەک بوو لەگەڵ حاجی ئالان ساڵح کە هەم حاجیە هەم پۆلیسی هاتوچۆیە هەم باوکە ئەمەش سێ ئەرکە لە سەرشانی ئەو 16 ساڵ کۆلی نەدا ئەمەش پەیامێکە بۆ ئەو کەسانەی کە هەر ساڵ یەکەم لە قوتابخانەدا ئەبڕێن بە هەر هۆکارێک ئەمە پەیامێکە بۆ ئەوان کە بگەڕێنەوە بەرخوێندن. ئەم ساڵیش حاجی ئالان بەخۆشی دەچێتە زانکۆی سۆران و وەک گوتی لە بەشی دەروونزانی ناوی گەڕاوەتەوە.